لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 413 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان و مەبەستی ڕەزامەندی خۆی گەورە و هیوادان ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين كفروا وصدوا عن سبيل الله قد ضلوا ضلالا بعيدا. بەڵێ خۆشەویستان، دیارە لە ئاەتەکانی تر بە تایبەتی لە چەند ئاەتی پێش ئەو ئاەتە وەکو لەوانەیە ڕابردوو لە خزمەتیدا بووین، خی گەورە سوبحانەهو وتەعالە باسی لە پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا کرد صلی الله عليه وسلم کەوا شتێکی نوێنیە لە تاریخی بەشەریەت کە خی گەورە کەسێک بە پێغەمبەر بنێری، بەڵکو خی گەورە سوبحانەهو وتەعالە لە ئادەمەوە و لە نوحەوە و لە دوای ئەویش ئەو هەموو پێغەمبەرەی کە هەندێک لەوان ناویانی هێنا لێرە بە هەمان شێوە محەممەد الموستەفاش صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیایە و خی گەورە شاهێدی دەدا بە پێغەمبەرایەتیەکەی و بە پەیامەکەی. جا لە دوای دەفەرمێ إن الذين كفروا، کەواتە خوا شاهێدی دەدا سبحانه وتعالى، مەلائکەتەکان شاهێدی دەدەن بە پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم وكفى بالله شهيدا. ئیتر شاهێدی خوا کافیە ئەگەر چی کەسانێکیش کوفر بکەن لێ یەکسەر إن الذين كفروا، بێگومان ئەوانەی کەوە کوفر دەکەن وصدوا عن سبيل الله، کەواتە بە خۆیان کوفر دەکەن و هەروەها کوفر بە ذاتی خوا بە وحدانیەتی خوای گەورە، کوفر بە پێغەمبەراتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم وصدوا عن سبيل الله، و هەروەها خەڵکی مەنع دەکەن لە ڕاستە ڕێگای خوا سبحانەهو وتەعالە، کەواتە هەم بە خۆیان کوفر دەکەن هەم خەڵکیش مەنع دەکەن لەو ڕاستە ڕێگایکەوە سیراتە المستەقیمە و بەرەو بەهەشتی پان و بەرین و بەرەو ڕەزامەندی خوای گەورە دەبا. کەواتە دوو جەریمیان هەیە، هەم بە خۆیان کە کوفر دەکەن هەم خەڵکیش مەنع دەکەن بۆی کەوە ئیمان نەینن لەسەر ڕێگای خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەستاون. قد ضلوا ضلالا بعيدا، بەڕاستی ئەوانە قد ضلوا ضلالا بعيدا، ئەوانە گومڕابووینە بە گومڕابوونێکی زۆر دوور. قەد لە بۆ تەحقیقە، کەواتە لەبەرەوەی ئەوانە دوو جەریمە ئەنجام دەن، هەم بە خۆیان کافرن هەم خەڵکیش مەنع دەکەن لە ڕێگای خوای گەورە سوبحانەهو وتەعالە. ئیتر بەڕاستی ئەوانە گومڕاییەکەیان گومڕاییەکی یەکجار دوورە، زۆر لە حەق دوورکەوتینەوە. پاشان دەفەرمی إن الذين كفروا وظلموا، بێگومان ئەوانەی کەوا کوفریان کرد و زوڵمیشیان کرد، عینی زوڵمیان لە خۆیان کرد بۆی کەوا ئەو نەفسەی خۆیان مەنع کرد لە ئیمان و معڕەزیان کرد لە بۆ عەزابی خوای گەورە، و زوڵمیان لە غەیری خۆشیان کرد بۆی کەوا لە بۆ خەڵکیان ڕازاندەوە کەوا کوفر بکەن و دەربچن لە سنووری خوای گەورە سوبحانەهو وتەعالە. کەواتە کوفریان کرد بە خۆیان و زوڵمیشیان کرد هەم لە نەفسی خۆیان هەم لە خەڵکی دیکەش بۆی کەوا ڕێگای کوفر و فسوق و عیسیان و سەرپێچیان لە بۆ خەڵکی ڕازاندەوە. لەم یەکن الله لیەغفر لەهم، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەوانە خۆش نابی، خوای گەورە لەوانە خۆش نابی ولا لیەهدیهم طەریقا، و ڕێگاشیان نیشان نادا هیچ ڕێگایەک ئیلا طەریقە جەهەنەم، ئیلا ڕێگای جەهەنەم نەبی نیشانیاندا. سوبحان الله. کەواتە ئەوە لێرە تەهدید و هەڕەشەیە، هەر کەسێک ئەو ڕێگایە بگریتە بەر، ڕێگای کوفر و زوڵم بگریتە بەر، ئەوە خوا سوبحانەهو وتەعالە بە هیچ شێوەیەک هیدایەتی نادا، لێشی خۆش نابی و هیدایەتیشی نادا و ڕێنمونی ناکە مەگەر ڕێگای جەهەنەم نەبی. تەمەن ڕێگای جەهەنەم هەر کەسێک بگریتە بەر ئەوە قوڕی بەسەری دەبی. دیارە ئەو بەڵگەی لەسەر کەوانە بە خۆیان مصرن لەسەر ئەو کوفرە و لەسەر ئەو زوڵمەی، پەشیمان نین، ئیتر لە نەتیجەدا دڵەکانیان مۆری لەسەر درایە لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالە، ئیتر خوای گەورە لێیان خۆش نابی و هیدایەتیشان نادا، بەڵکو بڕیاری گومڕایی لە بۆیاندایە کەوا لە نەتیجەدا بەرەو جەهەنەم دەڕۆن.
وهروە ئیشارەتیشە بەڕاستی ئەو کەسانی کەوا کافر و ظالمن کەوا ظاهرن کوفر و زوڵمیان دیارە زۆر حەیف و مخابنە کەسانێک شوێنکەوتەی ئەوان بن لە کاتێکدا خوای گەورە دەربارەی کەسانێکی ظالم و کافر دەفەرمی قەت خوای گەورە لێیان خۆش نابی و هەروەها هیچ ڕێگایەکیان نیشان نادە مەگەر ڕێگای جەهەنەم نەبی خوا پەناماندا إلا طريق جهنم خالدين فيها أبدا إلا أو ڕێگایە نیشاندا واتە خوای گەورە مۆفەقیان ناکە بڕیاری گومڕاییان لەسەر دەداتن هەر کەسێک بڕیاری گومڕایی لەسەر بدا ئەوە ڕێگای جەهەنەم دەگریتە بەر ئەو جەهەنەمەی کە دەستە ناوی بە کوفرەوە خالدين فيها أبدا هەتایە تێدا بە ئەبەدی دەمینێتەوە وكان ذلك على الله يسيرا وأو بڕیارەش لەلایەن خوای گەورەوە شتێکی زۆر ئاسانە کەواتە کاتێکەوە کەسێک مصڕبی لەسەر کوفر و لەسەر زوڵم ئەو بڕیارە لای خوای گەورە زۆر ئاسانە کەوا بڕیاری لێخۆش نەبوونیان لە بۆ دەردەکات لێیان خۆش نابی هیدایەتیان نادا مەگەر ڕێگای جەهەنەم نەبی و بڕیاری جەهەنەمیان لە بۆ داهەتاتە دەمینێنەوە و بەڵگەی لەسەر چی لەسەر ئەوەی کەوا کاتێکەوە خوای گەورە ئەو بڕیاریان لەسەر بنەوە هیچ قیمەتێکیان لە لای خوا سوبحانەهو وتەعالا ئەو بڕیارە زۆر ئاسانە لە لای خوا کە بڕیاری جەهەنەم بە هەتاهەتایی لۆ کەسانێکی وا دەدا کەوا کوفر و زوڵم اختیار دەکەن أو زاد فرمي يا أيها الناس قد جاءكم الرسول بالحق من ربكم أي خلشينا قد جاءكم الرسول أو الرسول ليلا ألف لا مكال أبو عهد كواتا باس لا أو بيغمبري كوا معهودك محمد المصطفى صلى الله عليه وسلم ولو لا أتكان باس لبيغمبرياتي محمد المصطفى صلى الله عليه وسلم أو زاد ديسان تأكيد لسردكاته أي خلشينا واتە پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ هەموو خەڵکی هاتیە تەنها لە بۆ عەرەب و جەزیرەی عەرەب و لە بۆ قوڕەیش نییە بەڵکو لە بۆ هەموو خەڵکی وەکو لێرە و لە چەندین ئاەتی تریش بەڵگەیە لەسەرەوەی کەوە وما أرسلناك إلا رحمة للعالمين کەواتە پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامێکی شاملە لە بۆ هەموو بەشەرێت هاتیە و هەتا ڕۆژی قیامەتیش ئەی خەڵچینە قد جاءكم بقد تحقيق قد جاءكم الرسول أو الرسولا كواخواي جورا شاهدي بيام رسالة كيدا هات لاتان بتي هاتي بالحق من ربكم بحق هاتي واتا أوي كبيتي هموي حق لا رب العالمين لكاتك هاتيك وكاتكي حقا وهروا بو حق هاتيك وتصديقي بيامكاني بيشي خوي دكاتن وناوروج بيامكشي حقه وهاتني ويج بحقه وخواي جورا سبحانه وتعالى همو كسيك زاناتنا وكوا أو بيامو أو شرف بشيء بخشي الله أعلم حيث يجعل رسالته كواتا أي خلشينا الرسول هاتي كمحمد المصطفى بتي هاتي بالحق بحق هاتي لشين دريو هاتي من ربكم لاي پروردگارتان هاتي كواتا نادني پیغمبر صلى الله عليه وسلم لو خلشي لروانگي ربوبيتي رب العالمين واتا هاتي لوي كوا پەروەردەیان بکە بە ڕەحمەتی خۆی چاودێریان بکە ئیتر ناردنی پێغەمبەر لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ڕوبوبیەت و پەروەردگارێتی خوای گەورە تاوەکو بەندەکان بە پەیامی پێغەمبەران پەروەردە بکە بە شێوەیەکەوە بەختەوەری دنیا و قیامەت بن فآمنوا خيرا لكم دەی ئیمانی پێبینن ئیتیباعی بکەن بەڕاستی بزانن ملکەت بن لە بۆ فەرمانەکانی خيرا لكم چاکترە لە بۆ خۆتان لە بۆ دنیا و قیامەتی خۆتان وا چاکترە کەوا ئیمان بۆ پێغەمبەرە بینی صلى الله عليه وسلم وإن تكفروا ئەگەر کوفریش بکەن خوای گەورە ئیشی لە سەرنگۆ ڕادەوەستی نەخێر وإن تكفروا فإن لله ما في السماوات والأرض ئەگەر کوفر بکەن ئەوەی لە ئاسمانەکان و زەوی هەر هەمووی ئیخوایە خلقا وملكا وتدبيرا كواتا وكل سورتكي وكل آتكي سورة الزمر دفرمي وإن تكفروا فإن الله غني عنكم أجر كفر بكان خواهي قول بينيازة برانبرتان هيج إيشي لسرقران واستايا وكو پیغمبر صلى الله عليه وسلم لحديثك ذاك وحديثك قدسي لرب العالمين دجاريتوا كوا خواهي قول دفرمي ئەگەر بێت و ئینس و جن ئەوەل و ئاخیریان هەر هەمووی لە جێگایەک بوەستن و هەمووی کوفر بە ئەڵڵا بکەن سوبحانەهو وتەعالا
هیچ شتێک لە مولکی خوای گەورە نقصان ناکە. کەواتە ئین تەکفڕوا فإن الله غەنی عنکم، خوای گەورە بێنیازە بەرامبەرتان، ولا يرضى لعباده الكفر، بەڵام ڕازی نابی لە بۆ بەندەکانی لە مەسلحەتی بەندەکانی کەوا ڕازی نابی ئەوان کافر ببن. لەبەرەوەی کاتێکەوە کافر دەبن ئەوە لەو حاڵەتەی بەدبەختی شانیان دەگری لە دنیا و لە قیامەت. ولا لە دوایش دەفەرمێن تەشکروا یەرضەه لەکم، ئەگەر شکرانە بژێری بکەن، ئیمان بینن، ئیتیباعی و منهەجە بکەن، ئەوە ڕازی دەبی لە بۆنگۆ عین لە مەسلحەتینگۆ لە بەرەوەی بەختەوەری دنیا و قیامەت دەبن. کەواتە لێرەش دەفەرمی ئەگەر کوفرانە بکەن، ئەگەر کوفر بەو پێغەمبەرە بکەن عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوە هیچ لە مولکی خوا کەم ناکە. فەئن لله ما في السماوات والأرض، ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی هەمووی مولکی خوایە سوبحانه وتعالى. وكان الله عليما حكيما. دیسان کانە لێرە وەکو لە باقی ئاەتەکان تریش کە لەگەڵ ئەسما و صفاتەکانی خوای گەورە باز دەکرێت، لە بۆ کانەی تامەیە بە معنای ثبوت و ئیستمرارەتی ئەو ناوە پیرۆزە و ئەو صفەتی کە لەو ناوە پیرۆزەدا هەیە لە بۆ خوا سوبحانه وتعالى، کەواتە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووش خوای گەورە هەر عەلیمە و هەر حەکیمە. وكان الله عليما، خوای گەورە علمی هەیە سوبحانه وتعالى و حکمەتیشی هەیە، شت لە جێگای خۆی دادەنێ. کەواتە خوای گەورە علمی هەیە بۆی کەوا چێ شایستەی ئەو فەزل و نیعمەتەیە کە لەگەڵی بکاتن کە محەممەد المستەفای هەڵبژار صلی الله عليه وسلم، ئەو شەرەفەی پێبەخشی کەوا بووە خاتەمی ئەنبیا و مرسەلین. ئیتر ئەگەر جوولەکە و دیان پێشیان ناخۆش بی، ئەگەر غەیری عەرەبیش پێیان ناخۆش بی، الله أعلم حيث يجعل رسالته، الله سبحانه وتعالى زاناترە کەوا ئەو پەیامەی خۆی لە چێن دەرێدادنێ و بە چێ دەبەخشی. خوای گەورە عەلیمە، حەکیمە، علمی هەیە و حکمەتیش هەیە، شت لە جێگای خۆی دادەنێتن. بەڵێ لە دوای ئەوە جا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی يا أهل الكتاب لا تغلوا في دينكم، أي أهل كتاب لا تغلوا في دينكم، وتغلوا مكان لدينكتان، غلو وتزيدروي، غلو زيدروي مكان لدينكتان. وبتايبتيش وكوزانان دفرمون أو تدرباري نصراني كان وبتايبتي هندك اشترين لبوجو لكو ديانا كان بلام زياتر سياقي آتك مخاطبي نصراني كان دك أي أهل كتاب أي أوانك خاون كتابا لنا أخوي يقول بيتان بخشرا لا تغلو في دين، غلو مكان لدينا كتان بتايبتي درباري عيسى عليه الصلاة والسلام، غلو مكان زيد الروي مكان، ولا تقولوا على الله إلا الحق، درباري خواش هشتاق ملن درباري الله إلا حق نبي. بس درباري طبعا غلوي نصراني كان لعيسى عليه الصلاة والسلام، وەکو لە حەدیثێکدا کە ئیمام بوخاری ئیمام ئەحمەد ڕوایەتیان کردی، عومەری کوڕ خەتاب دەجێت خوای لە ڕەب دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لا تطروني كما أطرت النصارى ابن مريم، دەفەرمی تەجاوزی سنوور مەکەن لە مەدحکردنم وەکو نەسرانیەکان تەجاوزی سنووریان کرد لە مەدحی عیسای کوڕی مەریەم. فإنما أنا عبد، بەڕاستی ئەم بەندەی خوامە، فقولوا عبد الله ورسوله، بەڵێن محەممەد صلى الله عليه وسلم بەندەی خوایە و هەروە پێغەمبەری خوایە. لە حەدیثێک کە ئیمامی ئەبوو داود و ئیمامی ئەحمەد ڕوایەتیان کرد عەبدوڵڵای کوڕی شەخیر دەجێت خوای ڕازی دەفەرمی انطلقت في وفد بني عامر إلى رسول الله صلى الله عليه وسلم، دەڵێ من لەگەڵ وفدی بني عامر چوومە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم فأتيناه فسلمنا عليه، چووینە خزمەتی و سەلامان لێ کرد و گوتمان يا محەممەد أنت سيدنا وابن سيدنا، أتو قوري إيمي وكري قوري إيمي. فقال السيد الله تبارك وتعالى، كواتا وكو قوري مطلق تنها الله مستحق في السيد. فقلنا وخيرنا وابن خيرنا، أتو لهم وان ساكتري وهروها بابيش لهم وان ساكتر، وأنت ولينا وأعظمنا طولا، كواتا أتو خاوني إيمي وقوري إيمي، وأعظمنا طولا أي عطاء للأحياء وعلوا على الأعداء، كواتا لبو خوشويستان زور دبخشي لسر دجمناني شد ظالي. وأنت أفضلنا علينا فضلا، أتو لهموان زيادة الفضل لسر هموان هي. وأنت الجفنة الغراء، جفنة هي وعاء يؤكل ويثرد فيه وكان يتخذ من الخشب غالبا. كواتا هر وصفي ده كان بوي كوا
وەکو ئەو جەفنەی کەوا با بڵێن ئاتەن خۆشترین خواردنی لەناو دەخورێ والحاصل مەدحی دەکەن بۆی کەوا هەموو کەسێک لە خۆت دەگری. فقال رسول الله صلى الله عليه وسلم يا أيها الناس قولوا بقولكم أو بعض قولكم واتا أوي كهيتان بيلين ياخذ هندق لوشتاني كهيتان بيلين تسبي شيكتان هي ولا يستهوينكم الشيطان كواتا با شيطان واتان لينك جرأتان بي بخشي شتيك بلين كوان ناكري بيلين أنا محمد بن عبد الله أم محمد كوري عبد الله ورسوله بندي خوام وبيغمبري خوام والله ما أحب أن ترفعوني فوق منزلتي التي أنزلني الله عز وجل كواتا بيم خوشنية منزلتكم بيب بخشن لسروي أو منزلك خوا بي بخشيمة كواتا خواهي يقول سبحانه وتعالى بأهل كتاب دفن بتايبة برانبر بنصراني كان غلو مكان تزاوز مكان سنور مبزينا لمدح عيسى عليه الصلاة والسلام كوادا ينقو والعياذ بالله خوايا كري خوايا نا پیغمبری صلی الله علیه و سلم دفرمی وەکو نصرانیە کان مەکەن کەوا سنووریان بەزان دەربارەی عیسا علیه الصلاة والسلام نەخێر ئەمن عبدم طبعا عیساش بەو شتەی رازی نی علیه الصلاة والسلام وهو ئەمنیش رازی نیم بەو شتەی کەوا لە سنوور دەربارەی من ببەزێنن نەخێر ئەم بەندەی خوامە و ئەو منزیلەتەی کە خوا پێی بەخشیمە بۆی کەوا عەبد الله ورسوله کەواتە پێویستە ئاگادار بین هر وكو نصراني كان كغلو لبيغمبريان دكان عليه الصلاة والسلام ناكري غلو إما لبيغمبري خومان ياخذ لغير بيغمبري خومان بكين بالكو باشترين وقورترين منزلة الشرف كما بيغمبر بخش عليه الصلاة والسلام رسول الله صلى الله عليه وسلم تلا خواهي قولة بارينو بوشيوا لديني خواهي قولة تيبقين وكو خواهي قولة ديوه سبحانه وتعالى دبي تماي رزامن دي أو وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.